ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. جاریشکە ئێوەی ئازیز بینەرمانن لە کەناڵی هیوا بۆ پێشکەشکردن یاخود لێدوان لەسەر باسێکی گەرم و باسێکی گرنگی ئەم ڕۆژانە. باسی ئەمڕۆمان سەبارەت بە کتێبێکە کە نزیک بە ساڵێک بەر لە ئێستا دەرچووە یاخود لە مانگی حوتی 2020 دەرچووە. ئەم کتێبە سەبارەت بە ناوی کتێبەکە کۆڤید 19 سەر لە نوێ ڕێخستنەوەیەکی مەزن. نووسەری ئەم کتێبە کەسێکە بە ناوی کلاوس شوامپ. ئەم کەسە دیارە بۆ ماوەی ئەمە ساڵ بێ بە 51 ساڵ کە دامەزرێنەر وە ڕێخەر وە بڵێن بەڕێوەبەری جێبەجێکاری منتەدای دافۆسە یاخود ئەوەی کە لە کوردیا ئاوا مەشهورەکە لوتکەی ئابووری دافوسی پێڵێ. ئەم کتێبە قسە و باس سەبارەت بە کاریگەریەکاری کۆرۆنا و ئەو بار و ئەنجامانەکە کە کۆرۆنا بەسەر دنیای هێناوە یاخود لە ڕاستیە ئاشکرای کردووە. دیارە من پێویستە سەرتا ئەوە بڵێم میوانێکم لەگەڵایە یاخود کەسێکم لەگەڵایە کە توانای لێکدانەوە و هەڵسەنگاندنی ئەم کتێبەی هەیە. سەرەتا پێویستیشە ئەوە بڵێم کە هەرم میوانە خۆی منی ینی سەرنجی بنی ڕاکێشا بۆ خوێندنەوەی ئەم کتێبە. هەر بۆیە بە پێویستیشم زانی سەبارەت بەم کتێبە هەر ئەو میوانداری بکەمەوە هەر لەگەڵ ئەو گفتوگۆ بکەم. میوانی ئەم ڕۆمان کەسێکی ناسراوە لای بەشی هەرە زۆرتان، فاتحی شێخ یا شاعیر چاوە کە لەدایکبووی کوردستانی بندەستی ئێرانە و کەسێکی هەڵسوڕا و چالاکوان و خاوەن نەزەر و سیاسێکی چەندە ساڵەی دێرینی کوردستانە. هاوڕێ چاوە بە خێراتی. سپاس بۆ تۆ هاوڕێ شەماڵ و سپاس بۆ چەنەڵەکەتان. هیوادارم بەڕاستی چەنەڵی هیوابەخشی ڕاستەقینە بێ. زۆر سپاس. بڵێم چاوە یا بڵێم فاتح؟ ناوی خۆتە بە فاتح ناسراوم یعنی لە وڵاتی ئێمە هەرکرد ناوێکیەیە بەڵام ناوێکی شناسنامەی پێڵەن لە ئێران ناوێکی سجلیشی هەیە. ناوی سجلی من فاتح حەسی و مەشهور بوونم بۆ بانەوە فاتحە، بەڵام خۆم لە ئەسمات چاوم ناوە. زۆر باش. بەرحاڵ بە وەگەوەی کە ئەنووسری وەگەوەی کە ئەنووسی لە وتارەکان تا وەگەوەی کە لە سۆشیال میدیاشە باسەکانت و بڵێن نەزەرەکانت بڵاوەکەیتەوە بە ناوی فاتح شێخ هەر بەو ناوە لێرە ئەدناسین. هاوڕێ فاتح، سەرنجی منە بۆم کتێبە ڕاکێشاوە لە ڕاستیە کتێبێکی سەرنج ڕاکێش بوو، بەڵام من پێم خۆشە سەرەتا خۆت بە بینەرانی ئێمە بڵێ ئەم کتێبە بۆ مهمە ئێمە کتێبە بخوێنینەوە. ئەم کتێبە تۆ بە کوردەکەی نووسیوە، بەڵام ئەوتا کتێبەکە ئینگلیزەکە چونکەوانەی بیانوێ هاوکات لەگەڵ تۆ باسی ئێمە سێرچی بکەن بە ئینگلیسیکەتان سێرچی بکەن، بەداخەوە سێرچی مۆتۆر سێرچی گوگل هێستا بە کوردی جواب ناداتەوە. لەبەرەوە ئەم کتێبە ناوی کۆڤید 19 The Great Reset و نووسەرەکەشی وەک تۆ باست کرد کلاوس شوابە. کلاوس شواب ئەوە کەسێک تریشی لەگەڵە، بەڵام ئەو کەسەی تر وەکو کلاوس شواب ناسراو نییە، یعنی صاحب نەزەرش نییە. کلاوس شواب خۆت باست کرد 51 ساڵە ئینستیتویەک یا تینک تانکێکی ئابووری دنیا ئەچەرخێنێ بە ناوی WEF World Economic Forum کە زۆرتر مەشهورە بەو شوێنەی کە ساڵانە تا دانیشتنەکرێ، ئەوش داڤوس لە سویس. داڤوس شوێنێکی
زستانە هەوارە بە قەولی مەشهور مەسەلەن پارەکە لە ساڵی 2000 لە مانگی 2000 فۆرومی 50هەمینی WF لە داوزگیرا کە 3000 کەس تیا بەشدار بوو و بۆ ئاگاداری بینەران ئەستێرەی ئەو کۆبوونەوەش ترامپ بوو مەبەستمەوە لە خلالی مەسەلەن 15 مانگا چۆن ئەستێرەیەکی جیهانی ئەتوانێت ئاوا بڕواتە تاریکیش یعنی ئەوەی کە کلاس شواب باسیەوە کاکاڵێ ئەم دنیای ئێمە تووشی ئاڵگۆڕێکی گەورە بووە یا ئەڵێ دنیای ئێمە یا سیستمی ئێمە پێویستی بە ریسێت هەیە لە خۆڕای نایڵێ پشتوانەیەکی علم بە معنای پشتوانەیەکی زانست ئاکادمیکی بورژوایی هەیە لەسەر اقتصادی سیاسی کە لەوانەیە بڵێ کەسی تر بە میزانە نیەتی چونکە ئەو بێژگەلەوە سەرۆکی ئەم فرومەیە 17 دکتۆرای افتخاری پێدراوە هەر لە بەشی اقتصاد لەبەرەوە منەمەوێت بۆ ئەوەی کە معلوم بێ ئێمە من و تۆ وە کەسانێک کە گوێ لە ئێماگرن بۆ ئێمە بۆچی ئەم کتێبە مهمە چونکە ممکنە کەسێک لێمان هەستێتەوە بڵێ جا باشە کابرایەکی تینگتانکی بۆژازی کتێبێکی نووسیوە دایان کتێبی وان نووسراوە ئەهەمیەتی چییە گرنگی لە چیایەکەیەوە ئێهێنن وەختی خۆتان و ئێمە پێوەگر لەبەرەوە من بە قەرینە سازیە بکەم یاش تەشبیهێک بکەم وەختی خۆی لێنین کە کتێبی ئەمپریالیزمی نووسێ ئەم کتێبەی ئەمپریالیزم فارسەکەی نیشاندان لە مقدمەکە ئشارەی بە کتێبێک کردەوە هەر بە ناوی ئەمپریالیزم کەسێک نووسێتی بە ناوی جێ هۆبسن بەڵام لێنین لە 1916 ئەمپریالیزمی خۆی نووسیوە هۆبسن لە 1902 ئەم کتێبەی نووسیوە ئەلبەتە جێگە من ئاگادارم لێنین هەرو ساڵانەی مەسەن 2003 و 2002 ئەم کتێبەی دیوە و بەلای زۆر گرنگ بووە ئەو وەختە وتارێکی لەسەر نووسیوە بەڵام دوایی کە خۆی هاتووە کتێبی ئەمپریالیزمی نووسیوە لە مقدمەکە وتوتی من زۆر کەڵکم لەم کتێبە وەرگرتووە حتا باسیەوە کاڵێ هێلفەردینگ کە مارکسیستێکی ئۆتریشی بوو وەختە ئۆتریش یعنی نەمسا هێلفەردینگ زۆر ناسراوەکو یەکێک لە سەرانی بەسلام مارکسیزمی نەمساوی ئەویش ئاخشتێکی لەسەر ئەمپریالیزم نووسیوە بە خیاڵی خۆی لە نظری خۆی لە ڕوانگەی مارکسیەوە بەڵام لێنین ئەڵێ ئەوەی هۆبسن کە ئاکادمیسیێنێکی بورژواییە زۆر زۆر ڕۆشنتر باسی ئەمپریالیزمەکە تا ئەوەی کە هێلفەردینگ بە ناوی دیدگای مارکسیەوە نووسێتی مەبەستمەوەیە ئێستا ئەمەی یعنی ئەو 1902 هۆبسن ئەو شتەی نووسیوە لەبارەی سەرمایەداری هاو چەرخی خۆی بەڵام کلاس شواب لە ساڵی 2020 یعنی تقریبا 118 ساڵ دوای ئەو هەر لەسەر ئەو سیستمی سەرمایەداریە ئەم کتێبەی نووسیوە لە وەختێکا کە ئەم نظامی سەرمایەداریە کەوتووەتە گێژەنەی لێقەومانێک یا بڵێن قەیرانێکی گەورە لەبەرەوە من پێم وایە زۆر باشە تۆ لوتفت کرد باسیەوەت کرد کە من ئەم کتێبم بە تۆ ناساندووە من بە زۆر کەس تریشم ناساندووە ئەم کتێبەوە پێم وایە بەتایبەت ئێستا خۆشبەختانە زۆر کەس لەوانەی کەستا گویان لە ئێمە هەیە ئەتوانن ڕاستەوخۆ ئینگلیسی بخێنەوە من داوایان لێ یەکەم کە هەوڵ بدەن ئەم کتێبیان بە ئینگلیسی دەستکەوە بە ئینگلیسی بخێنەوە ئەمە تەسویرێک ئەدا تەسویرێکی ماکرۆ ئەدا خۆشی باسی ماکرۆەکە تەسویرێکی ماکرۆدا لە دنیای ئەمڕۆ لە دنیای سەرمایەداری ئەمڕۆ کە تووشی قەیران بووە جا من باسی ئەو قەیراناکەم کە لە دیدگای من فەرقی چییە تا دیدگای ئەم قەیرانەکە هەیە بەڵام ئەو باسی ئەم قەیرانایەکە و باسیەوە کاکە ئەڵێ ئەم سیستمە کار ناکە حتا مەسەن کلمەیەکی بەکارهێناوە لە مەقالێکی ترا ئەڵێ
a new zero year یعنی گەیشتوونەتەوە بە ساڵی سفرێکی تازە و باسی ساڵی سفرێکا کە 1946 لە دوای شەڕی جیهانی دووەم ساڵی سفرێک بۆ دنیا هاتە بەرەوە هەموو شتێک سەر لە نوێ ڕێک خرایەوە ئەمەی کە تۆ نووسیتە سەر لە نوێ ڕێخستنەوەیەکی نوێ و باسیەوە کە 1946 دنیا ریسێتێکی گەورەی کردووە دوای ئەو شەڕ و مەسەڵەن باسیەوە کاڵێ بانکی جیهانی دوای ئەو ریسێتە دروست بووە IMF دوای ئەوە دروست بووە حتا UN ئەلعان دوای ئەوە دروست بووە EU یا اتحادیە ئوروپا دوای ئەو شەڕی جیهانی دووەمە دروست بووە ئەلبەتە باسیەوە ناکا کەش ئەو شتێک کە پێڵەن شەڕی ساردیش هەر لەوە تۆ دەستی پێکرد یعنی تەقسیمی دنیا بە دوو قوتبی بڵێن قوتبی شوروی قوتبی مەشهور بە سۆسیالیستی و قوتبی بۆرژوایی ئەو وەختە دەستی پێکرد و تا 1990 یا 91 دەوامی هێنا مەبەستمەوە ئەم کەسە کە زۆر شارەزایە و یەکێک لە شارەزاترین ساحب نەزەرانی ئابووری سەرمایەداریە ئەمە هاتووە کتێبی نووسیوە نەک هەر کەسێک کە شارەزای چونکە شارەزای ئابووری سەرمایەداری یەکجار زۆرن یعنی هەزارانن و بەشێک لەوانش حتا دیدگای چەپیان هەیە چەپ نەبمانای مارکسیەکەی بەڵام مەسەڵەن وەکو نێگری وەکو هارد وەکو زۆر کەسی تر هەنە لەعامبان ناویان نەبین بەڵام حتا ئەوانەی کە ڕسمەن تینکتانکی بۆرژوازین کەم نین لە ناو ئەمانە کلاوس شواب لە هەموو کەس معتەبەرترە بە معنای ئەوە کە کاری کردووە وەسەن کاری هەر ئەو تەواوی ژیانی ئەوەیە کە فۆرۆمێکی داناوە لەبارەی اقتصاد جیهانیەوە 51 ساڵ لەوە پێش دایناوە بە خەولی خۆت باست کرد خۆی بەڕێوەبەری بووە خۆی هەموو ساڵێک ئەوەی بەرپا کردووە مرکزی هەیە تقریبا هەموو ساحب نەزەرانی دنیا بە جۆرێک لینکێکیان هەیە بە WEF بەرەوە مهمە ئەمام کتێبە بەڕاستی بکەین و دوایش کە بچینە ناو کتێبەکەش هیوادارم من و تۆ بتوانین ڕۆشنی بکەین و بۆ بینەرانی ئەم بەرنامەیە کە بۆم کتێبە مهمە چیمان پێڵێ باشە چیمان پێڵی مهم نییە مهمەوەی ئێمە چێڵێن بەو قسانم تاواکەم باسیەوەکەم کە من لە مقابلی ئەم دگرید ریسێتی شوابە منی ژۆکو تێکۆشەرێکی کۆمۆنیست و کە دیدگای مارکسیم هەیە و زدی نظامی سەرمایەداریم منیش بەحسێکم داری کردو بە ناوی ڕێکخستنەوەی سۆسیالیستی کۆمەلگا یعنی ئالتەرناتیڤی سەلبی خۆمم باس کردووە تقریبا 6 مانگ زیاترە منیژم باسم کردووە عەلەنەن شەرت نییە چونکە سیستەمەکە تێکچووە دیسان هەر بەو فۆرمی کاپیتالیستیە ریسێت بکرێتەوە ئەتوانێت بە فۆرمی کۆمۆنە ریسێت بکرێتەوە ئەی بۆ من مەسەلەی یادی کۆمۆنەشم هەر گرێداوە بە مەسەلەی ریسێتەوە کە خستنەوەی سۆسیالیستی کۆمەلگا ئێستا لە دەستوری بەشەریەتایە هەتا کەی هەر ئەوان پەنی پێ بدەن و تووشی قەیرانی بکەن و دووبارە ریسێتی بکەن و وەک دۆڵپا بیخەنەوە من ئێمە لەبەرەوە حەزم کرد قسەی ئاخرم لەم ئەوەڵەوە بکەم بەڵام دوایی لە خلالی پرسیار وەڵامەکانە ڕۆشنەکەنەوە کە بۆ لە ڕێگای باسی ئەم کتێبەوە ئەتوانی بچیتە باسی ڕێخستنەوەی سۆسیالیستی کۆمەلگا زۆر چاک زۆر باشە تاوان بەشێکی گرنگی ئەم کتێبە ئەو بەشە ماکرۆیەتی تاوان ئەو لە سێ ئاستا شواب باسی ڕێخستنەوەکە یاخود باسی سەر لە نوێ ڕێخستنەوەکە ئەو سیاسەیەکی چیان ئاستی ماکرۆیە یەکیشان ئاستی میکرۆیە ئەوی تریشان ئاستی هەتاکو تاکەکانە یان لە ئاستی تاچی ئینسانیە ئەوەی کە مەسەلەن مۆراڵە بێت چۆن بێت و ئەم وەزعەتی کە دنیا پێچی هێناوە مۆراڵی ئێمە چی لە کردەوە بەڵام گرنگترین مەسەلەک بە بڕوای من گرنگترین باسی وە هەتا بەشی گەورەی کتێبەکەشی
لەسەر ماکرۆیە، ینی لەسەرەوەی کە اقتصاد بە معنا زۆر عمومیەکەی و بە معنا زۆر بڵین ماکرۆیەکەی، ینی مەزنەکەی چۆنی ئاڵوگۆڕی بەسەرابێ و چۆن چ تەحولاتێکی بەسەرا هاتووە و چه ئاڵوگۆڕێک پێویستە بکرێ. طبعا ئەو قسەیەک لەو سەبارەت بە کۆرۆناکە لە سەرەتاوە. کۆرۆنا بۆ ئەو ئەڵێ دوو خاصیەتی هیچانەوەیە کە بەشێکی زۆری لە ئەزمەکان بڵین ئاشکرا کردووە، بەڵام کە ئاشکرای کردووە ینی من خۆشم ئەو تعبیرەوە جۆرێک ئاوای تێگەیشتم کە ئاشکراکردنەکەی ڕاوانیە پەردەی لەسەر هەڵاوەتەوە، یەک زەڕەبینی گەورەشە، زۆر بە ڕۆشنیە توانی هەموو ئەو ئەزمات و قەیران و کێشانە ببینی و هەتا لە مەجرای خۆشیە بڵێ ئەو قەڵەشتانە کە هەیە لە دقیقەن ئەو قەڵەشتانەوە ئەو قەیرانەوە ئەو تەناقوزاتە گەورەیەکە لە ناو ئەم سیستەمەیان موجودە، هەمووی بە ئاشکرا ئەبینیت، زۆر بە زەقی بەرچاوەکەوێ و اینجا لەوەش زیاتر خودی کۆرۆنا و خودی ئەو تەسیر و کاریگەری کۆرۆنا لە ماوەی چەند مانگی ڕابردووە تا ئەو کاتێک ئەو کتێبە نووسراوە کە دیارە مەسەلەن ئەو هێشتا زۆریش کۆرۆنای نەناسیوە بەڕاستی زۆر لە سەرەتایە بۆ هێشتا کۆرۆنا گەنج بۆ با بڵین ئەگەر بە معنایە بڵێنەوە ناوی چەند مانگێک عمری بووە تەمەنی بووە ساواش بووە هەتا، بەڵام لەگەڵ ئەوەیە و باسیوان کە کۆرۆنا بڵێ میوان بوو هێشتا کۆرۆنا هێشتا میوان هێشتا تاواتی جێگی دقیقەن وا بوو، یان هێشتا نەبوو بوو بەو خاوەن ماڵە و بەو سایە گەورەی و بەو سێوەرە گەورەی کە بەسەر دنیاە کردوێتی ئەوانە و قسە لەسەر ئەوە کە مەسەن ئەگەر چەند مانگێک لۆکداون بکرێت چییە بێت و ئەوانەوە ئێمە لە ساڵێکە وڵاتی وا هەیە ساڵێک و شتێکە لە لۆکداونایە بەڕاستی ینی جزئیە کولی بەڵێ بیکەن ئێمە کردمان دقیقەن ئەو شبازشن بەڵێ ئەو دقیقەن باسیەوەکە جا یەکێ لە شتەکانی کە ئەو ئێڵێ ئەو کاتە ئەوەیە ئەڵێ سەرڕایەوەی کە ئەو کاتە کەمەش لەگەڵ کۆرۆناژی ئەوە هێشتا ئەڵێ کۆرۆنا هەر تەنها کێشەکانی ئاشکرا نەکردووە، کێشەکانی زەربی ڕقەمێکی گەورەش کردووە، یعنی ئەو قەڵەشتانەی کە بوونەوە ئەوانە قەڵەشتەکەی فراوانتر کردوێتەوە، ئەو تەناقوزاتانی کە هەبوون تەناقوزاتەکانی تەجدید کردوێتەوە و ئەو بەریەکەوتنانەی کە ممکن بوو ڕووبدا زۆر سەریعی کردوون، ئەو پێشکەوتن تەکنۆلۆژیانی کە ممکن بوو ئێمە فترێکی زۆری بوێت تاین بێ مۆتیڤێکمان بۆ دروست بوو کە بەرەو پیری ڕاکەین. ئەو مەسەلەن طبعاً لە چەند ئاستی جۆر بە جۆرە ئەو لە ڕووی ماکرۆوە کاریگەریەکانی دەستنیشانەکە کە یەکەم لە ڕووی ئابوووریەوەیە، دووەم لە ڕووی سۆشیالیەوەیە، سێم لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە، چوارەم لە ڕووی ئینڤایرۆنمنتەوە، پێنجەم لە ڕووی تەکنۆلۆژیەوە. لە هەموو ئاستەکانە کە وەختێک تەسیراتی کۆرۆنا دیاریەکاتەوەوانە ئەبینێ کە ئەڵێ کۆرۆنا هەموو ئەم مەجالاتانە ئەو قەڵەشتانەی کە هەیە فراوانترێکاتەوە، ئەو تەناقوزاتانەی کە هەیە تەجدیدترێکە و ئەو شتابە و ئەو زەخمە کە بۆ بەرەو پێشچوون و بە ئاراستێکی دیاری کراوە خەریک بووە بێ مەسەرەن ئینقلابی ئەوەی کە ناوێنێن شۆڕشی پیشەزازی چوارەم ئەمەشی بەرەو پێشەوە پاڵپێوە ناوە. یعنی من وازانم کە بە تایبەت لەسەر مەوزوعی ئەو ڕازگۆیی کە ئەو هەیەی بۆ دەرخستنی کێشەکانی کاپیتالیزم ئەوەی کە مەسەرەن تۆ تەسویرێکی فۆتۆگرافی بگری لەوەی کەواز چی هەیە، ئەوەی کە پشتی ئەو تەسویرە فۆتۆگرافیە و تەناقوزاتە تەبەقاتیە و ئەوەی کە خودی سەرمایەداری بەو ئەندازەیە کە پشتی بە کاری کرێگرتە بەستووە و ئینسانی کردو بە کرێگرتە لەسەر ئەساسی ئەمە ئەو تەناقوزاتانی هەیە و ناتەوان ناگاتە ئەو جێگایە بەم اعتیبارە ئەو ڕیسێت بۆ ئەو بە معنای مەسەلەن هەڵگێڕانەوەی سیستەمەکانی ئەوەی کە ئەمە ئەمانەوە یاخود ئەوەی کە تۆ ناوێنی سەر لە نوێ یاخود ڕێخستنەوەی سۆشیالیستیانی کۆمەلگا ئەوە نییە، ئەو ڕێخستنەوەی سەرمایەدارانی کۆمەلگای ئەوێت زیادکردنی عەقلانیەتی بۆ کاپیتالیزم ئەوێت، مەسەلەن تەخفیفکردنەوەی ئەو تەناقوزاتانەیە کە لەوانەیە بێ بە شەڕ و زۆر ئاشکرا لە جێگایە کاڵێ لە خاتیمەی کتێبەکەیە ئەڵێ ئەم تەغییراتانە ئەکەین باشە نایکەین یا بە عنف یا بە شۆڕش عەکسە بێتەوە. زۆر بە ڕوونی ئەمە باسەکە. من حەزەکەم ئەگەر سەرنجێکت هەیە لەسەر ئەم بەشە لەسەر ئەو تەحولاتانی کە لە ڕووی ئابووریەوە یاخود بە تایبەت لە ڕووی سۆشیالیەوە لە هەندێک جێگای لە ڕووی سۆشیالیەوە
زۆر تەسویرێکی ڕۆشن لە کێشەکان و معزلەکانی کاپیتالیزم ئەداوە زۆر ینی بە بەرجەستەیی قسە لەسەرەوەکە کە کاپیتالیزم چ کارەساتێکی خۆڵقانوە. من ڕژام لە خۆت ئەوەیە بڵێ ئەوانەی کە باست کردا ئێستا کۆنکرێت باسی بکە ئەو مەسەلەن ئەو قەڵشتانەیەکیان نایەکسانیە ئەڵێ نایەکسانی لە کۆمەلگا چۆنە و ئەمە چی لە هاتوو یا مەسەلەن بێکاری یعنی مەبەستمەوە تۆ زۆرتر باسی کتێبەکە بکەی یا بەیەکۆ باسی بکەین تۆشتانە بکە کە ئەو بە خەوری خۆت ئاشکرای کردووە ئەو باسی بێکاری ئاشکراکە بەڵام ڕێکخراوی جیهانی کار ILO ئاخرین ئامارێکە ILO داوێتی کە من ئێستا باوەڕم پێ نییە ئەڵێ 150 ملیۆن بێکار زیاد بووە لە 100 ملیۆن بێکاری پێشووتر لە یەک ساڵی رابردەوە 150 ملیۆن سەروانەی کە تەجیلە بن تۆمارە بن ئەوانی کە تۆمار نابن و خوان تۆمار ناکەن بەڵام ئەوانەی کە تۆمارە بن 150 ملیۆن بەدەم خۆشە هاوڕێشەما دقیقاً 150 ملیۆن بێکار زیاد بوون لە 200 ملیۆن بێکار کە پێشووتر لە ئاماری ILO بوو مەبەستمەوە ئەم بەڕێزە ئەم کلااوس شوابە باسی بێکاریەکە باسی ئینیکوالیتیەکە نایەکسانی وڵێ ئەمانە دەرد و مسیبەتی بۆیە لە ئەم سیستمە پێویستی بە ڕیسێت هەیە بەڵام وەختێک دێتە پای ڕیسێت ئەمجا ناچێتە پای ئەوە کە بێکاری چی لێ بکە چکە ڕێگە حەلێکی بۆ ئەو نییە بەڕاستینە سەروان چونکە بە نەزەری من کتێبە بە پێچوانەی کتێبەکەی هاپسن چونکە کتێبەکەی هاپسن کە باسی ئەمپریالیزمەکە لە نهایەتی سەدەی 19 و بدایەتی سەدەی 20 ئەو باسی ئەوەکە کە سەرمایه‌داری گەشەیەکی وزاقێکی گەورەی لەبەر پێشە کە ئەو ناوێنە ئەمپریالیزم بەڵام نەبانوانی شتێکی مەسەڵەن وەکو نهایەتی کاری سەرمایه‌داری ئەو بەعنوانی گەشە باسیەکە بەڵام ئێستا ئەم بەعنوانی یعنی دەردەکانی کۆمەلگای سەرمایه‌داری وەختێک باسەکە ئەڵێ ئەمانە هەڕەشەن لە سیستمەکە لەوانەیە ئەم سیستمە بە تەواوی بڕوخێنێ ئەڵێ ئەم سیستمە تووشی ساسپندد بووە تووشی ساسپنشن بووە یعنی ئەڵێ معلقە سەرمایه‌داری ئێستا تعتیلە طبعا من لەگەڵەوە موافق نیم چون سەرمایه‌داری ناتوانێت ئەلعان کە من و تۆ بەیەکۆ قسەکەین 1 دقیقە ناتوانێت سەرمایه‌داری تووشی ساسپنشن بێ ئەگەر تو ساسپنشن بێ ژیان بەڕێوە ناچێت ژیانی کوڕی عەرز ئەلعان بۆیە بەڕێوەچە چونکە سیستمێک هەیە کە ئەو سیستمە کارەکە تووشی ساسپنشن نەبووە بەڵام ئەو بۆ ئەوە کە مشکلەکە وەکو پرۆبلێمێک گەورەی بکاتەوە بۆ ئەوە کە ڕێگە چارەکەی خۆی استدلال بک بۆ ڕێگە چارەکەی خۆی حتا تا ئەو دەرەجە ڕواڵێم سەرمایه‌داری تووشی ساسپنشن بووە بەڵام تەبان باسی نیو زیرۆ ئێرەکە ئەڵێ ئیمساڵ یا مەسەن ساڵی کۆرۆنا ساڵی سفرێکی تازەیە یعنی دەستپێکردنەوەیەکی تازە بەڵام لەسەر ئەساسی بەخەولی خۆت لەسەر ئەساسی ڕێخستنەوەی دووارەی سەرمایه‌داریە ئەم بەحسە بۆیە لەلای ئێمە مهمە کە پێشگەلەوە کە بە شێوەی وەڵامێکی کولی بڵێن نەخێر بە قەولی ئینگلیسیاڵێ no thanks نەخێر ئێمە نامانەوێت تۆ ڕێمان پێنیشان بدەیت چۆن ئەم نظامی سەرمایه‌داریە ڕێک بخەینەوە ئێمە چینێکی کارپڕێتارێ جەهانی کە ئەمانەوێ ئەمجارە ئەو جۆرە کە بۆ خۆمان مناسبە کۆمەلگا ڕێک بخەینەوە ئەو جۆرەش کە بۆ ئێمە مناسبە جۆری سۆسیالیستیە نەک جۆری سەرمایه‌داری و ئەم منتیقی سەلبی کە لە زمانی مارکسەوە بەحسیە کرێ لێرەش هەر ئەوەیە مێتۆدی سەلبی یعنی تۆ وەختێک باس لە شتێکەکەی کە دنیا ئەمڕۆ چۆنە سەلبی باسیەکە
یعنی باسی نەمانیەکەی کتێبی کاپیتال باسی نەمانی سەرمایه‌داریە نەک باسی چۆنیەتی سەرمایه‌داری بەڵام بۆی باسی نەمانەکە ڕۆشن بکاتەوە ناچارە چۆنیەتەکەش باس بکە ئەلعان ئەم چۆنیەتەکە باسەکە بە شێوەی خۆی بە مێتۆدی خۆی بەڵام ئاخرەکەی ئەگاتەوەڵێ شوێنێکی هەیە ئەڵێ ریسکی دیستۆپی هەیە ئەگەر سەرنجی بدەی پێمان بنیاداشتم کردووە لاپەڕی 166 ئەڵێ ریسکی دیستۆپی هەیە ئەو ئەڵێ نابێ باسی دیستۆپی بکەیت دیستۆپی متەزادی پێچەوانەی ئۆتۆپیە ئۆتۆپی ینی تەبعاً خەیاڵی ئیجابی خەیاڵی پۆزیتیڤ لەبارەی ئایندەوە جا ممکنە واقعیش نەبێ بەڵام بە هەرحاڵ ئومێدەوار کنندەیە بەڵام ئەوە دیستۆپی بە پێچوانەیە دیستۆپی باسیەوە کاکە دنیا ئایندەیەکی نییە ئەو ئەڵێ ریسکی ئەوە هەیە کە ئەلعان بەشەر دووچاری دیستۆپی بە یا دیستۆپی ڕەواج پیا بکە خۆت باست کە ئەو لە مانگی جوونە ئەوەی نووسیوە ئەو وەختە ئەو باسی دیستۆپیەکان تا ئێستا 9 مانگ تێپەر بووە لەم 9 مانگام هەزاران دیستۆپی نووسراوە فیلمی دیستۆپی دروست کراوە یعنی بەشێکی زۆر لەوانەی کە تەماشای دنیاکەن ئەلعان ناومێدن نسبە بە ئایندە دنیا بە پێچوانەی منەوە کە ئێمە ناومێد نین چانەڵەکەی ئێوە ناوی چانەڵی هیوا ئەخە لە خۆڕایی نییە ئێمە هیوای ئەومان هەیە کە کۆمەلگا بگۆڕێن دوواری سۆسیالیستیا ئێمە دووچاری دیستۆپی نابین مشکلی خۆتە باڵم چمە سەر کتێبەکە تۆ باسیەوەت کرد کە سێ بەشی هەیە بەشی ئەوەڵی ماکرۆیە بەشی دومی تقریبان ڕێکارەکانە بەشی سومی شێچێت سەر مەسلەی بڵاوانەوە ئەچێت سەر ئیندیوید یا ئیندیویدوال ئەچێت سەر تا ڕاست جا منەمێ بڵێم ئەو بەڕێزان ئەو ئازیزانەی کەم کتێبە خوێندنەوە لە من کە خوێندومەتەوە تۆش خوێندوتەوە منەڵێم بەشی ماکرۆکەشی و بەشی ناوەزێڵەکەشی و بەشی ئاخرەکەشی پێچەوانەیە ئەم برادرە هاتووە بەڕێزە بەخشە ئەم بەڕێزە هاتووە بەحسەیەکە بۆ پێچەوانە نیشانەدانی واقعیەت ئەو ئەوێ کۆڤیدی 19 ئەمەی دروست کردووە بەڵام ئەوەی کە ڕێیداوە بە کۆڤیدی 19 ئەم بەڵایە بەسەر بەشەریەت بێنێ سیستمەکەیە نەک کۆڤیدەکە کۆڤیدەکە باعثەوە نییە کە سیستمەکە لازم بێ بگۆڕی سیستمەکە کارێکی وای کردووە کە کۆڤید ئەو بە قەولی تۆ ئەو قەڵەستانەی نیشان داوە ئاشکرای کردووە هەر ئێستا کە باسی واکسەن هەیە لە دنیا تۆ سەرنج بدە هاوڕێشەماڵ واکسەن دروست هیچ کەس تەنانەت جەنابی کلاوس شواب نەیەتوانی پێشبینی بکە کە لە خلالی ساڵێکا واکسەن دروست بێ ئەوش بە شێوەی mRNA شێوەی mRNA شێوەیەکی تازەیە یعنی 2 ساڵ لەوە پێش هیچ لابراتوارێکی دنیا پێشبینی ناکرد mRNA ئینسانێک ئەمەی دروست کرد ئەمەی کەشف کردووە کە من دڵنیام لیاقەتی ئەوێ هەیە کە جایزەی نۆبێلی پێ بدەن یا جایزەی هەرچی بەڵام کەس چاوەڕانیەوە نەبوو لە ساڵەکە ئەمە بکرێ زۆر باشە ئەمە کێ کردوێتی ئەمە خۆماسسەکەی ئەو نەی کردووە ئەمە بەشێک لە بەشەریەت کردوێتی لە بەشەریەت کە خەریکی تەکنۆلۆژیە خەریکی دەرمانە خەریکی خزمەتە بە مانەوەی بەشەریەت ئەو ئەم کارەی کردووە بەڵام وەختێکە بێ بە واکسەن من حەزەکەم سەرنجی ئامە بدرێ کە بوو بە واکسەن و بەرهەم هێنرا لە کارخانەی واکسەن سازی کە هاتە دەرەوە ئەچێتە ناو سیستەمی تیجارەت کە چۆن ناو سیستەمی تیجارەت تووشی ئەم بەڵا بێ کە 2 مانگە تووشی بووە ئەمریکا و دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی ئینگلیس و دەوڵەتی هند و توانە ئێمە هەرچی واکسەنمان هەیە خۆمانە ناڵێن ئەکسپۆرت بکرێ دوێنێ و پێ اتحادی ئەوروپا هاتنوتان ئێمەش تۆڵەسەینەوە دوات چەند کەسێک لەوتان بابەت تۆڵەسەندەوە لێرە کارێکی باش نییە خەمە مەسلەی گیانی بەشەرە تیان باشە تۆڵە ناسەینەوە
بەڵام تۆڵە بسنەوە یا تۆڵە نەسنەوە ئێستا واکسن ها لە ناو بازاری تیجارەتی جیهانیە ئیتی واکسنێک نییە کە من دەبێت لێ بدەم واکسنەکە کە شرکتێکە بیفرۆشە بە دەوڵەتێک ئەو دەوڵەتێک بیکڕێ ئەو دەوڵەتی چ لە بکات چ لە بکات جا بگا بە من یعنی سیستمەکە حتا دیوارێکی قورسی تیجارەتی جیهانی داناوە لە بینی دروستکردنی واکسن و مەصرفکردنی واکسن دقیقا هەمیشە ئاوا وتراوە ئەمیشە وتراوە تیجارەت ڕێگە ئەدا بەکرانەوەی بازاڕەکان و پێشخستنی توانایی ئینسانەکان و ئەوانە دقیقەن لەم مەوردە دیاریکراوەیە لەم مەوزوعە دیاریکراوەیە ڕوون و ئاشکرای بینی کە بەڵێ بەشەریەت لیاقەتیەوەی پیا کردووە کە دەرمانەکە ئیجاد بکات و دروستی بکە وە بە زۆر بە سورعات یعنی طبعا ئەگەر بە قیاساتی ساڵانی ڕابردوو بووە ئەوانە ئەم ڤاکسینە ئەبواە 10 ساڵی بخانە لانی کەم ینی بەهی ئیبۆلا بۆە تقریبا 5 ساڵ بولانی کەم ئەوەی خایان کە تاکو و ڤاکسینەکەیان بۆ دۆزیەوە بەڵام ئێستا ئەم تەکنۆلۆژیایە و ئەم قودرەتی ئینسانە منە پێشکەوتو لە زەرفی چەند مانگە کە نەبوو بە ساڵێک و ئەوانە دەستی پێکردووە ئێستا ساڵێک و دوو مانگێکە کە بڵاو بۆتەوە ساڵێک و مانگێکە ئێمە خەریکە ڤاکسین لە سویدا لە خەڵکە درێوانە 1 ساڵ ینی باشە لە حاڵەتێکی ئاوایە کە ئەم قودرەتاوە چۆتە پێشەوە بەڵام ئەبینی تیجارەت ناسیۆنالیزم دەوڵەتداری هەموو ئەوەی کە بۆ قازانجە و بۆ پەیداکردن و کەڵەکەکردنی سەرمایەیە دووبارە ئەیبینی بۆتە بربەست لە بەردەمی ئەم توانایی ئینسانە کە بتوانێت لە خزمەتی خۆیان بێ یعنی بە عکسی تەواو بە پێچەوانی ئەوەی کە ئیدعا ئەکرێت ساڵانێکی دوور و درێژ کە کاپیتالیزم سەرمایەداری توانای پێشخستنی ئینسانی هەیە و ئەوانە بە عەمەلی ئەیبینیت بە ڕۆشنی ئەیبینیت ینی وەکو ئەوەی کە پێت بڵێن ئەمە 1 و 2 3 و 4 و ئەوانە بۆت بژمێرناوە لە بەر چاوتە دیارە کە نەخێر تیجارەت و کۆکردنەوەی سەرمایە بووە بە بربەست لە بەردەم ئەوەی کەوا ئینسان توانایی و لیاقەتەکانی خۆی دەربخە ببخش من قسەکەی تۆم بڕی من لێرە شتێک لێرە ملاحەزەیەکمە لەسەر قسەکانی تۆ چونکە تۆ تیجارەتی جیهانیت هاول لە ناوەڕاستیە ناسیۆنالیزمشت هێنا ئەبێ ڕۆشن بێ ئەسیۆنالیزم مەبنای ئەم بەڵان نییە بەڵایە یعنی تیجارەتی جیهانی خۆی ئەو شتەیە ئەو سیستمەیەنالیزم بە وجود دێنێ کە پرۆتێکشنیزم بە وجود دێنێ کە ڕقمی ئەمریکا و چین بە وجود دێنێ لە پارەکەەوە جەنابی ترامپ هەتا ئێستا جەنابی بایدن کاریان بۆ بڵێن ئەم لە چینەوە هاتووە دەباشە لە چینەوە هاتووە سەوات لە چینەوە هاتووە بەحسەوەی عیلاجی بکەن تۆ چین یا دەوڵەتەکەی تۆ دەوڵەتەکەی چین دەست بدەن دەست یەکتری و WHO عیلاجی بکەن بەحسەوە تۆ بیخێتە مل هیچ شتێک بەقەی بڵێم بکردن لە وەقتی با مصیبەت نییە یعنی چی پێڵم بە کوردی بڵێم یعنی تۆ بیخێتم سەرزەنشت لۆمە و سەرزەنش بڵێم کردن ینی بیخێتە ملی کەسێکی تر یعنی بڵێ خەتای من نییە خەتای ئەوە ئێستا ترامپ لە پارەکەەوە باسیەوە کە ئەمە خەتای چینە بابە ڕاستەمە لە شارێکی چینا بووە بەڵام چین وڵاتێکی میلیارد و 400 میلیۆن بەشەرە کە دەوڵەتێکی تایە ئەو دەوڵەتە ئەوش دەوڵەتێکی سەرمایەداریە وەکو دەوڵەتی ئەمریکا وەکو دەوڵەتی رووسیا خراپتریش دەوڵەتی رووسیا و دەوڵەتی چین بە نظر من دوو دەوڵەتی سەرمایەدارین کە لە دەوڵەتی ترامپ و بایدن و لە دەوڵەتی جانسۆن خراپترن بۆ بەشەریەت بەڵام ئەمە ڕەبتی بە کۆرۆنا نییە کۆرۆنا ئەبێ عیلاجی ئەوەی بۆ بکەی واکسنی بۆ بدۆزیتەوە کەسێکە چه واکسنەکەی بۆ دۆزێتەوە بەڵام تۆ نایاڵی واکسنەکە بگاتە دەست نەخۆش دووبارە دیوار دروستەکەی لە بینە ئەو دیوارە دیواری سوق قازانجە قازانج تیجارەت عیبارەت لە قازانج تیجارەت ئیدە نییە ئیدەی ناسیۆنالیزم نییە ئیدەی ناسیۆنالیزم دێت بۆ تەوجیهی وەکو چۆن مەسان مەذهب ئێستا مەسەن لە ئێرانە ئەڵێن واکسنێک دروستەکەن لە تیپی ئیمامی زەمان و ئەو جۆرەشتانە بە واکسن ڕەبتی بەوانە نییە یا کارەکە یا کار ناکات ناوەکەی بنێ فەخرا و ناوی بنێ ئیمامی زەمان و یا خامنەی بڵێ واکسن لە ئینگلیس و ئەمریکا و نابێتە وڵاتە چۆن نابێتە وڵاتە یعنی چی
مەبەستمەوەیە ئەمە لایەنێکی قەزیە کەوابێ کۆرۆنا نییە کە دنیای وێران کردووە سیستمی سەرمایهداری و ڕقابەتی بینی دەوڵەتانی سەرمایهداری و بەشەکانی سەرمایهداری جیهانیە کە کارێکی وای کردووە کۆرۆنا عالەمگیر ببێ و بێوە بەڵایەک بێژگەلەوە بحرانی سەرمایهداری لە ساڵی 2020 سربەخۆ لە کۆرۆنا ڕووی ئەدا ئەمە لە ئۆکتۆبری 2019 IMF و ئەوانە پێشبینیان کردو ئەڵەن لە ساڵی 2020 قەیرانێکی ئابووری ڕوو ئەدا کە گەورەترە لە قەیرانی 2008 دەم قەیرانە ڕوویدایێت قەیرانی ئابووریە لە ژێرەوە قەیرانی کۆرۆنا سواری قەیرانی ئابووری بووە من لە نووسراوی خۆمان تەشبیهم کردو بەوەکە مەسەڵەن وەکو دێوێکە کە سواری ئەژدیهایەک بوو ئەو ئەژدیها بحرانی سەرمایهداریە کە کۆرۆنا سواری بووە بۆیە توانێت تەواوی کوڕی ئەژداگیر بکە ئەگینا بحران سەرمایهداریەکە نەبووە ئەو بەڵام ئەویش خۆی بۆتە باعسیەوە کە بحران سەرمایهداریەکە قوڵتر بێتەوە یعنی مەسەڵەن 150 ملیۆن بێکار کافی نییە تۆ بۆ بڵێ ئەمە بەحرانی سەرمایهداریە بەشێک لە ساحب دەوڵەتەکان بەشێکیان نەک هەمویان و یەکێک لەوانش بەڕێزەیە کلاس شواب لە ژێر پەردەی یا لەژێر بڵێن هەوری یا لەژێر سێبەری کۆرۆنا بحرانەکە شاردنەوە یا حاشیەیەکە نەگەژ نەشاردنەوە تەنیا شوێنە کە من شکە بەم لە یەک ساڵی ڕابردووە ئەم کاریان نەکرد سوێد بوو سوێد ڕۆژی ئەوەڵ هات بەحسی کۆرۆنای بەجیا کرد بەحسی بحرانی ئابووری بەجیا کرد یعنی ڕئیسی بانکی مرکزی و وەزیری دارایی سوێد وەختێک هاتن 500 ملیۆن کۆرۆنیان دا بە بانکەکان بەبێ هیچ قازانجێک ئەوان بەحسیان بحرانی ئابووری بوو یەک کەلمە باسی کۆرۆنا نەکرد یعنی قایر بوون بۆەوە کە لەم لاوە قەیرانێکی ئابووری هەیە لەو لاوە قەیرانێکی تەندروستی هەیە کە ئەم دوانە بوون بە لفەدوانە یعنی بحرانێکی لفەدوانەیە من لە ساڵی ڕابردووە هەرچی نووسی بێتم تاکیدم لەسەر ئەوە کردووە کە ئەمە قەیرانێکی دوولایەنەیە دوولایەنە بەڵام لەم دوولایەنە یەک لایەنیان ئەسلیە ئەوش قەیرانە ئابوووریەکەیە نە قەیران تەندروستیەکە و ئێستا ئەم مەسەلەی تجارەتی واکسنی شارە مێ نیشاندا بەڵام بێژگەلەوە ئێستا قەیرانێکی تریش هاتوۆتە ئاراوە کە ئەوە قەیرانی سیاسیە ئیتر ئەوە من ناوە پاشاگەردانی جەهانی پاشاگەردانی لە ئینگلیسیا پێڵەن تێرمۆیل یا دیسۆردر ڕاست یعنی قەیرانی جیهانی دوای نووسینی ئەم کتێبە لە دنیا ڕوویداوە لە وەختێکەوە کە ئیتر مەسلەی هەڵبژاردن لە ئەمریکا گەرم بوو ئیتر تەواوی دنیا چاوەڕوانی ئەوە بوو کە بزانێ ئایا ترامپ دووبارە بێتەوە بە سەرۆک کۆمار یا بایدن یا حزبی جمهوریخا یا حزبی دموکرات و ئەمە بوو بە باعسی سەرگەردانیەک لە دنیا ئەم سەرگەردانیە مەسەلەن ساڵانی پێشووتر کە انتخاباتی ڕاستە جمهوریەکەرا هەتا مانگی نوابرد تو لێ کێشا چون لە مانگی نوابرایەتە ڕۆشنە بووە شتەکە چی لێ هاتووە ئیبهامەکە تووشی ڕەوینەوە دەبوو بەڵام ئیمساڵ تووشی ڕەوینەوە نەبوو چونکە هەردووکیان تقریبان وەکو یەک ئەم دوو حیزب وەکو یەک تقریبان چوونە پێش و دوای حیزبێکیان کە ترامپ نوێنەری بوو وتی نەخێر ئەسەمە قبول نیە دوای نەچوو لە مەراسمەکە بەشداری نەکرد دوای پێش مەراسمەکەش جەماعەتێکی نرد بۆ کۆنگرە تێک بدەن ئەمە ڕووی نەداوە لە ساڵانی ئابردووە ئەوانەی کە شەیدای دموکراسیین زۆر بە من ناڕەحەت بوون من و تۆ کە شەیدای دموکراسی نەبووین وتمان جامە چییە لە ئێران لەمە خراپتر ڕێداوە خۆ سەدام حوسێن هەزار ئەوەندەی ترامپ خراپی کردو خۆ لە میانمار لەوە خراپترە مەسەلە دموکراسی نییە مەسەلە سیستمەکەیە کە دنیای تووشی پاشاگەردانی جەهانی کردووە لە ناوەڕاستی ساڵی 2020ەوە هەتا ئەلعان کە من و تۆ بە یەک و قسەکەین دنیا بێساحە
لە جێگەیە کام پاسیەوەکە ئەڵێ ئەزمەی لیدەرشیپیش لە دنیادا بەوجود دێ بەڵام وەختێکە باسەکە هێشتا ئەزمەکە نەهاتووە ئەلعان ئەزمەکە هەیە تۆ لە هەر کەس لە کلااوس شوابش بپرسە بڵێ لیدەری ئەمڕۆی دنیا کێیە پارەکە بوتی منم ئیمساڵ کێ توانێت بڵێ بایدن نەتوانێت بڵێ منم کەس بێ بە قسەی بایدن نادایێت من پێشەوەی تۆ پرسیارەکەت بکەی مەبەستمەوە ئێستا من لە تولی یەک ساڵی ڕابردا و تومە 2 قەیران بەڵام ئێستا ئەڵم 3 قەیران 3 قەیران هاوکار وەکا بەسەر کوورەی ئەرزا قەیرانی ئابووری جیهانی کە لە 2020 دەستی پێکرد بۆ زۆر گەورەترە لە قەیرانی 2008 بەڵام کۆرۆنا تەقاندیەوە ئەو قەیرانە دوای ئەمجارە قەیرانی کۆرۆنا کە قەیرانێکی تەندروستی زۆر بەڵایە و ئێستاش قەیرانی پاشاگەردانی جیهانی یعنی بێخاوەنی نەزمی جیهانی ئەم سیانە ئێستا بە یەکەوە سەریان لە بەشەریەت شێواندەوە ئەگەنا دەوڵەتەکان کاری خۆیانەکەن مەسەڵەن لە پاشاگەردانیان چیەکرێ هەرچی دەوڵەتی چکۆلەیە هەرچی قودرەتی چکۆلەیە هەرچی هێزی چکۆلەیە هەوڵەدا تەپۆڵکێکی زیاتر بگرێت لە پاشاگەردانیا بۆ دوای لە توێژەکانی دواتر ئامتیازێک بەدەست بێنێ یعنی ڕۆژی قودرەتە چۆلەکانە ئەمە دەورەی پاشاگەردانی وایە حتا لە وڵاتێکە تووشی پاشاگەردانی بێ وای لێ دێ بەڵام بەرحاڵ مەبەستمەوە ئێستا بەشەریەت تووشی 3 قەیرانە بەڵام ئەم کتێبە باسی 1 قەیرانەکە بەڵام لەگەڵەوە شاکە باسی 1 قەیرانەکە چونکە کەسەکە خۆی شارەزای ئابووریە ناتوانێت گوێ نەداتە قەیرانە ئابووریەکە و هەموو ئەوانە باسەکە بەڵام بەحسەکەی ئاخری بەتابەت کە دێت سەر باسی ئیندیڤیدوال منەمەوێ لەوێ فوکوسێ بکەم بەحسی ئیندیڤیدوال عینەن بەحسەکە چونکە ئەم خۆی ئەم کەسە خۆی کەسێکی تاچریست نییە کەسێکی ڕێگانیست نییە کەسێک نییە تابعی نیۆلیبرالیزم بێ هەتا دوای ئەم کتێبەش مقابلەیەکی کردو ئەڵێ نیۆلیبرالیزم مرد بەڵام بەڵێ لەم کتێبە شاڵێ ئەڵێ کۆرۆنا هین بوو ینی تەڵقەی ڕەحمە بوو لە نیۆلیبرالیزم ینی ئەو فیشەکەی کە بە ئەسپیۆنی بەڵێ باسێەوەکە هەتا تۆ ئشارەت کرد لە مساحبەیەک لەگەڵ سایت ئانلاینی ئەڵمانی باسیەوەکە ئاڵێ نیۆلیبرالیزم مردووە یعنی چی یعنی 30 ساڵە دنیا بە پێی نیۆلیبرالیزمە چێ بڕێەوە ئێستا بێ فکرێکی تری بۆ بکەین خۆت باست کرد لە ئاخری ئەو توێژە لەگەڵ سایت ئانلاین ئەڵێ ئێمە ئەبێ ئەم ئاڵوگۆڕە پێک بێنین ئەگینا بەسەرمانە ئەدا سەپێ یا بە ڤایلەنس کە مەجلیسی لە ڤایلەنس شەڕێتر یا بە ڕێڤۆلوشن کە انقلاب بەڵام مەبەستم چییە مەبەستم وەیە بەڵام وەختێک دێتە باسی ئیندیڤید ئەویش عینی وەک تاچر باسین یعنی دووبارە هەرچی باتەوە سەرەوە کە تاک مەسئولە باشە تاک معلومە مەسئولی مەسەڵەن پاراستنی سلامەتی خۆی هەیە تا حدێک بەڵام بەحبرهانی کۆرۆنا نیشانیدا کە اتفاقەن کۆمەلگاوە بۆ معنات دەوڵەت مەسئولە دەوڵەتەکان بەرپرسن نەک ئیندیڤیدەکان ئەمە یەک دووهەمەوەیە هیچ ئیندیڤیدێک نییە کە بەشێک نەبێت لە چینێک ئەو باسی چین ناکە باسیەوە ناکە کە دنیاە کە ئێستا تووشی ئەم 3 قەیرانە بووە ئەم دنیا کە مەسان 8 میلیارد بەشەرە ئەم 8 میلیارد بەشەرە دابش بوون بەسەر 2 چینە چینێکی بۆرژوا و چینێکی پرۆلێتاریا ئەو سەرتاسەری کتێبەکەی تەماشاکەی باسی ئەمە ناکە حتا لەباری کتێب نووسینیشەوە با من باسە کرد بۆ بکەم هاورە شەماڵ تۆ کەسێکی ئاکادمی و کەسێکی کتێب ناسی هەموو کتێبێکی جددی لە ئاخرا ئیندێکسی هەیە بۆچی ئیندێکس هەیە بۆ تۆ ئەوی بزانی باسی کرایسیس باسی قەیرانی اقتصادیتیا هەیە لە ئیندێکسەکە گەڕێی لاپەڕەکەی دۆزیتەوە ئەم کتێبە ئیندێکسی نییە
بۆ لەم کتێبا بزانی باسی مەسەڵەن ناوی مارکس براوە لە ئیندێکس ئاگەرە دۆزیتەوە ئەم کتێبە ئیندێکسی نییە کلاوس شواب کەسێک نییە نەزانێ ئیندێکس لازمە ئەمانە هەموو بۆ ئەوەیە کە کەسەکە کتێبەکە بخوێنێتەوە لە ئەوڵەوە هەتا آخر ڕابگرە بۆ کلاوس شواب قسەکانی ئەو بچێ بە مێشکیا قسەکانی ئەو هەزم بکە قسەکانی ئەو ئەندرستاند بکە نەک پێچەوانەکەی بەڵام ئێستا من و تۆی لە ڕاستە بووین لەم بەرنامە باسیەوەکەن کە جەنابەت حەبدە دکتۆرای فەخرید هەیە و 51 ساڵە بەڵام قسەکانت پێچەوانەی واقعیەتە ئەو بحرانەکە الان هەیە بحرانی سەرمایەداریە و ئەمە وەکو کۆمۆنی پاریس من شوبهاندومە بە کۆمۆنی پاریسەوە چۆن کۆمۆنی پاریس لەوە کە پاریس تووشی ئەزمەیەکی وا بوو کە خەریک بوو لەبین بچێ ئەسەن وڵاتەکە لەبین بچێ کۆمەلگا لەبین بچێ لەو وەختا پرۆلێتاریەتەکانیاندا لە خۆیان وتیان ئەیگرین بەدەستەوە بۆ خۆمان بین بە خاوەنی سەرنوێشتی خۆمان من تێزی من ئەوەیە ساڵی 2020 پێش بچینە سەر و تێزە فاتێژیان پێم خۆشە عەرزێکی دووبارە بازێک بەشەکانی ڕێکخستنەوەی سۆسیالیستی کۆمەلگایە دقیقاً حتمما تێزی ڕێکخستنەوەی سۆسیالیستیانەیە وەکو ئەم تێزی ئێرە نییە کە لە جاتی سەرمایەداری کە پێڵە شیر هۆڵدەر کاپیتالیزم یعنی ئەوانەی کە ئەو کۆمپانیانەی کە بڵێن ئەسهوم لەسەر ئەساسی سام و ئەسهوم ئەوانە دامەزراون لە جیاتی ئەوەی کە کاپیتالیزمێکی یا سەرمایەداریەکی شێر هۆڵدەرەکان بێوانی کە سەهمیان هەیە ببێ بە کاپیتالیزمی ستیک هۆڵدەر ئەوانەی کە بەشیان هەیە نەک شێئین ینی سەهمیان هەیە بەشیان هەیە و خاوەنی بڕیار و بەشن و تەنها ئەوانە نین کە سەرمایە ئەخەنەگەڕ ئەوانەشن کە مەسەلەن کارەکەن ئەوانن کە لە پێشخستنی کۆمپانیەکە بەشدارن ئەو کۆمیونیتیە و ئەو خەڵکەی کە کۆمپانیەکە کاریتیاکەوانین بە جۆرێک مۆدلێکی تر لە سەرمایەداری نەکات طبعاً من حقەتەکەی ئەوەیە بڵێم فاتح من تۆزێک نەزەرێکی بڵێن جۆرێکم هەیە کە ناڵێم پێشچەوانی واقعیەتە ئەمانی ئەم وتوێتی پێچەوانی واقعیت نییە بەو معنایی کە نەتوانێ وێنەیەکی دروستی واقعەکە بگرێ وێنێکی دروستی واقعەکەی گرتۆ لەگەڵێک جێگاشە باسی ڕاهەندە جیاوازەکان یا لایەنە و توێ جیاوازەکانی ئەو قەیرانەی کردووەکە هەیە قەیرانەکە لە ئاستی ئابووریا باسەکە کە ئەوەی تر کاپیتالیزم و ئابووری سەرمایەداری بە جێگایە گەیشتووە کە تۆی تر ناتوانانی ئیسیسمارێکی تازە بکەیت و ئەوانە چونکە ئێستا سەرمایەداری لەسەر ئەساسی قوڵبوونەوە یاخود فراوان بوونەوە لە زەمەنا خەریکە ئەژی یعنی خەریکی داهاتوی خۆمان نەخۆین کە دەوڵەتەکان قەرزەکەن و ئەوانە و مناڵەکان و مناڵی مناڵەکانمان ئەبن بە قەرزار بۆ بانقەکان و هەوانە ئەمە خەریکی ئێمە داهاتوی ئەو مناڵەمان خواردووە کە هێشتا کاری نەکردووە ئەوە بێ کار بکاتەوە قەرزانە بداتەوە کاپیتالیزم لەسەر ئەساسێک کە لە مەش حدودەکەی گەیشتووە بە نهایەت ئیتر ناتوانێت لەوە زیاتر تەتەوەر بکە و لەسەر ئەساسی ئەوەش باسی بەسەرەنەوە کاکاڵێ شتێک هاتۆتە پێشەوە کە وەکو هەلیکۆپتەر مەنی ئەوەی کە مەسەرن بە هەلیکۆپتەر پارە پەخشکەیتەوە بەسەر هینە کاڵێت تەنها ئەمە ڕێگاکەیەتی کە تۆ ناتوانانی اقتصاد بژێنیتەوە بەڵام ئەمەش دووبارە مەحدودیەتەکانی ئەوەیە کە تۆ خەریکی ئایندەی خۆ دەخۆی قەرزارە بی قەرزەکان زۆرە بێتۆمانە چۆن قەرزەکانە دەیتەوە دواتر چی ئەەکەی بۆیکەوە ئەمە بێت ئەو شتانە کامەش ڕێگەی حل نییە بەنەزەر ئەو لەسەر لە ڕووی هینەوە سۆشیالەوە باسی ئەو قەڵەشتاکە ئەڵە قەڵەشتە ڕۆژ بە ڕۆژ فراوانتر بۆتەوە زۆر بە ئاشکرا قسە لەسەرەوەکە ئەڵێ ئەوانەی کە لە خلالی کۆرۆنایە خەریکن جانیان فیداکەن لە ڕیزەکانی پێشەوەن بۆ مکافەحەکردنی ئەم شەڕا و بۆ مکافەحەکردن وە بردنەوە لەم شەڕە ناوێنێ شەڕێک لەگەڵ هینێکی نادیارە دوژمنێکی نادیارە کە شەڕێکە هەمومان تایە بەشدارین هەموو بەشەریتەوەوانە بەڵام ئەوانەی لە ڕیزی پێشەوەن خەریکن جان فیداکەنەوەوانە لە هەموو کەس هینیان کەمترە داهاتیان کەمترە لە هەموو کەس چەساوەتر لە هەموو کەس بێبەشترن لەناو ئەم کۆمەلگایەوە لە هەموو کەس ژیانێن نائەمنترە دقیقا ناچێتە سەرەوە ئەکید بەڵام بەسەرەن باسیەوە کاڵێ لە ١40 ئەو کارگەرانی کە لە بەریتانیا بۆ نمونە خەریکن مکافحەی
مەسلەی کۆرۆناکەنەوە لە 140 بە عقدی 0 ئاوەر ئیشەکەنەوەمان ینی مەجموعەیەک شتی لەم بابەتانەیە کە تەسویرێکی دروستە لەسەرەوە ناڵێ تەبقات بەڵام تەسویرێکی دروست لە نائەدالەتیەکان و نابەرابەریەکان و بڵێن ئەوەی کە فێر نییە ئەوەی کە عادل نییە لە ناو کۆمەلگانیشاندا لە ڕووی مەسەلەن هینەوە جیۆپۆلیتیکەوە قسەیەکی زۆر ڕۆشن لەسەرەوە قەیرانە گەورەیەکە کە لە دنیاە هاتوتە پێشەوە و باسیەوەکە کەس نازانێت چێ لەم هینایی باتەوە چێ لەمەیا بردوێتەوە تا ئێستا چین بردوێتەوە یا ئەمریکا بردوێتەوە لە مۆزوعی کۆرۆنایە و ئاساسەن یا کەس نەی بردوێتەوە لە سەرنجام باسەکە لەسەرەوە نییە چی ئەیباتەوە قسەیەکی ژەکە زۆر جالبە لە زمانی پێما بە وەزیریی سنگافوریەوە کە ئەڵێ بە شەریەتی ئەم سەردەمەی ئێمە وەکو 1992 کابینەوەیە لەسەر پاپۆڕێک لەسەر بەلەمێکە بە ناو دەریایەکە ئەڕاتەوەوانە چ معنایەکی هەیە هەر کەسێ بێ کابینەکەی خۆی پاکاتەوە بەڵام لێگەڕێ ڤایرۆسەکان بەناو کۆریدۆرەکان و بەناو ڕاڕەوەکانی ئەم پاپۆڕەیە بگەڕێ ئەمە ئەو منتیقەیەکە سەرمایەداری کە من باسی ناسیۆنالیزمەکەم فاتح من ناسیۆنالیزم بە جوزئێکی لایەنفەک و دانەبڕاوی کاپیتالیزمە زانم کاپیتالیزم بێ ناسیۆنالیزم ناتوانێت بژی و بەم معنایە ژەمەش بەشێکە لەو تەناقوزاتە گەورەی کە نیشانێدا چەنێ ئینسان عالەمیترە چەنێ ئینسان گەورەترە بێتەوە چەنێ ئینسان فەواریقەکانی لە ڕووی ژیانەوە لە ڕووی کولتورەوە لە ڕووی هەموو شتێکەوە دا ئەبرێتەوەوانە ئەوەندە ناسیۆنالیزم ئەبێ کارتکە بۆی کەوا ئینسانەکان لە یەکتر دابڕێ و ئەوەندە زیاتر ئەبێت دڕندە بێ و ئەوەنە زیاتر بێ کۆنەپەرست بێ ئەمە منطقی کاپیتالیزمە ناتوانێت ڕزگار بێ لی بەداخەوە سەبارەت بە مۆزوعی بەڵێ سەبارەت بە مەسەلەی ئەڵم تجارەتی جەهانی و کاپیتالیزمە ئەبێتە باعسی ناسیۆنالیزم نەک ئەزانم بەڵام ئەمە ساڵی ڕابردووە وای ئەزانم ئەوە ڕۆژهڵاتی ناوەڕاست و لە ئەمریکا وەکو یەک دین گەشەی کردووە گەشەکە نا بەڵام دین لێ هاتووە چونکە کۆمەلگای سەرمایه‌داری پێویستی نەکەوە کە دین ئەبێتە باعسی حفاظەتی سەرمایه‌داری یعنی کامیان سەبەبی کامیانن ئەوە مشکلێ منە جا دوایی لە ڕووی تەکنۆلۆژیەوە هەرم کتێبە ببورە ئەگەر ئەم دوو نقطەیە تەواوکەم فاتح بۆی من هینەکەی خۆم سەرنجەکەی خۆم بە دیێ ڕێک بڵێم و دواییەمە لای تۆ لە ڕووی تەکنۆلۆژیە باس لەوەی ئینقلابی بهینەکە اقتصادی بڵێن تەکنۆلۆژی چوارەمەکە بڵێن سەورەی سناعی چوارەمەکە کە قسەکە ئاوایە لە زەرفی تقریبا ئەو 20 ساڵی داهاتووە شتێکی لەم بابەتانی ئەم لێرانێڵێ بەڵام لە شوێنی ترا باسی ئەمە کراوە لە زەرفی 20 ساڵی داهاتووە لە 150 ئەو ئیشانەی ئێستا هەیە ڕۆبۆت و سێرا چین ئەتۆمە سێرا ئەکرێن یعنی لە 150 کارەکانمان لە دەست ئەدەین لە حاڵێکە ئێمە کە ئەو کارانە لە دەست ئەدەین ئەتوانین کاریتر دروستە بێ بەڵام ئەوەی ئەم کارانەی ئێستا ئەکا ئامادە نیە بە تایبەتی ئەوانەی عمری لە 55 و لە 60 بەرەو ژوورەیە 50 بەرەو ژوورە توانای ئەوەی نییە خۆی ڕابێنێ لەسەرەوەی کارێکە دروست ئەبێت ئەنجامی بدا کارێکە لەگەڵ پرۆگرامێرین و کارێک لەگەڵ کۆمپیوتەرایە و ئەوانە ئەنجامی بدا لەبەرەوە ئەمانە تووشی بێکاریەکی مەدام العمرە بن یعنی ئەم لە 150 کە دەرێکی دەرەوەی بازاری کارۆمانە بۆ خۆی موسیبەتێکی زۆر گەورەی ئەسڵ بێکاری ئەو وەزئێتە نییە کە لە ڕابردووە جاران لەگەڵ قەیرانەکانە بە وجود دەهات و دوای قەیران چاکە بشتیوان نەماوە بێکاری ئێستا نەخۆشیێکی مزمینی سەرمایه‌داریەکە تا دێ قوڵتر و قوڵترە بێتەوە لە ڕووی بیئەشەوە تەڵان دووبارە باسی ئەوەکە کە چۆنی کۆرۆنا مەجموعەیەشتی متەناقزی لە بیئە نیشاندا و ئەوانە بەڵام ڕوونی کردەوە ئەو شتەی دەست نیشان کرد کە ئێمە چۆنی لە بەرامبەر کێشەکانی بیئە بێتەفاوتین و چۆن ئەساسەن کۆرۆنا ڕاستە و خۆ پەیوەندی بەبی ئەوە هەیە و بەو ئەندازەی بی ئەو ژینگەی ئێمە خراپ ئەبێت و ئەوانەیە ڤایرۆسی ترمان بۆ دروستە بێت و ڤایرۆسی ترمان بۆ دێ و ژیانمان لێ تێکەدا کۆرۆنا نیشانی دا کە ئێمە ناتوانین لە بەرامبەر ئەم کێشانەیە زۆر بەجددی بوەستینەوە لا ێزالیش مەسەلەن لایەنێکی کۆرۆنا ئەوەیە کە بۆ نمونە هەوا کەمتر پیسە بێتوانە بڵام لایەنێکی درەوەیە نەوت هەرزان بووە لەبەرەوە کە نەوت هەرزان بۆ ئەوانە کڕینی زۆرترە بێ اینجا تەشجیعی
دعمکردنی و سناعەتانەکە لە مەجالینا کە دووبارە بیئەوە نیترنا لەبارەکە. یعنی من لە نهایەتە طبعاً و باسی ستیک هۆڵدەر کاپیتالیزمەکە سەرمایه‌داریەکە لەسەر ئەساسی بەشداران پێکاتبێت نەک سەهمداران شتێکی لەم بابەتە کەیتر کۆمیونیتیەکان و خەڵک و دەنگدەر و چوزانم هەموو ئەوانەی کارەکەن لەناو ئەو کۆمپانیاوە خەڵکێکە لە وڵاتانەیە ئەژین بەشدار بن لە بڕیاردانە ئەو سەرنجام بەمە ئەگاتوانە. بەڵام کێشەکە لە مۆزوعەکە لەوەیە لا یەزال ئەکتەر ئەوەی کە ئەبێ دۆخەکە بگۆڕێ مەجموعە مستەقەفی وەکو کلاوس و خەبیری وەکو ئەوەن دەوڵەتەکانن بینەکە جەماوەرێکی ڕەشوڕوتی ڕەنجدەری بێمافکرا و زەحمەکێش و چەساوە هیچ ڕۆڵێکی لەمەیان نییە. ئەسڵەن ئەوەی کە ئەسڵەن ئەوەی کە ئەم جەماوەرە ممکنە شۆڕش بکا بێتە مەدان و بێتە دەرەوە بێوێ ئاڵو گۆڕ بکاتەوەە وەکو شتێکی منفی باسکراوە کە بێ وریای بین لە گرێژنە نەچێ نەڕات هین نەکە. یعنی ئەساسەن کولی کتێبەکە کولی منهەجێتەکە بۆ بەرگرتنە بەهین. من وایە بینم کلاس شوام وەکو کاپیتالیستێکی عاقڵە بینم بەڵام فێڵبازیش لەسەر سوچێکە بە چەقۆیەکەوە بۆمان وەستاوە ئەوانە ئەڵێ ئازادیتان لێ زەوت بکەم یا نانتانەوێ یا ئازادی. یعنی بە جۆرە لە جۆرەکان ئەگەر نانت ئەوێ دەوڵەتێکی گەورەتر و ئەوەی کە کۆنتترۆل بکرێت و هەموو ژیانت بزانی بۆ شوێکی بۆ ناچێمانە قوبول بکەیتەوەوانە تەسلیم ببی و ئەگەر ئازادی شت بێت و ئەوانە بەرحاڵی تر نان نابێت تۆم دنیای وێرانە بێبێکیشان قوبول بکەیت. بەنەزانم وەختی ئەوەی کە تۆ باسیەکەی سازدانەوەی سۆشیالیستانی جیهان بە بەشداری خەڵک بە بەشداری کۆمۆنارەکان وەختی ئەوەیە کۆمۆنارەکان بێنەوە مەدان و بڵێن نا ئازادیشمانەوە و نانیشمانەوە هەردووچیمان بەیەکەوە لە هیچیان دەستبەردار نابین. بگورە فاتح من درێژم کردو بەزویستم تەواوی ئینەکانی خۆم سەرنجەکانی خۆم لێرا لەسەر ئەو کتێبە و وەختیش بەرەو تەوابوو نەچێ بەڵام من 5 دقیقە ئەدەم بەڕێز بۆی کەوا کۆیکەیتەوە باسە. زۆر باشە زۆر باشە کاکە هاوڕێ شەماڵ ئەوەی کە تۆ ئەمە وێنەیەکی واقعیەدا کامێراکەی ئەو نیوەی واقعیەت ئەبینێ کامێرای کلاوس شواب نیوەی واقعیەتی کۆمەلگای بەشەری ئەبینێ کامێرای من و تۆیە کە ئەو نیوەکەی تری ئەبینێ. لەبەرەوە ئەم کتێبە ڕاستە کتێبەکە کە من مەسەلەن سفارشم کردوتەوە ئەبێ بیخوێننەوە بەڵام بیخوێنینەوە لەبەرەوەی بزانین کلاوس شواب کە زۆرترین دقیقترین کامێرای بورژوایی بەدەستەوەیە بۆ ئەوەی کە دەردەکانی سیستمەکەی خۆی بە دەوڵەتەکان بناسێنێ. کاری ئەوەیەتر و کاری ئەوە نییە کە تەکبیر بۆ من و تۆ بکە یا بۆ پرۆلێتارێ جیهانی بکە یا بۆ کۆمۆنارەکان بکە. بەڵام ئەم خۆی کەسێکە کە بیری استراتێژیکی هەیە بەڵام ئەم تەنها کەس نییە. ئەرە ئەوەی سنگاپور کە باست کرد ئەخەویست قسێکی واقعی کردووە ئەڵێ 192 غرفەمان هەیە لە بۆتەکە یعنی 192 دەوڵەتە بەڵام خۆ ناکەی هەر غرفەکە خۆت پاک بکەیتەوە. ئەمەی لەبارەی کۆرۆناوە تۆ بەڵام حاضر نییە ئەمە لەبارەی سەرمایه‌داریەوە بڵێ نەخێر چونکە ئەو بۆتە کە تایە سوارن بۆتی سەرمایه‌داریە. ئەمیش وایە ئەمیش باسی کۆرۆناکە باسی بێعەداڵەتیەکە باسی هەموو ئەو شتانەکە قەڵەشتەکان بەڵام باسی ئەوە ناکە کە ئەم قەڵەشتە هی ئەم نظامەیە و ئەم نظامە بێ نەمێنێ ئەڵێ ئەڵێ لە سعاتێکی سفری تازەوە ئەبێ دەست پێ بکەینەوە وەک چۆن لە دوای شەڕی جیهانی دووەم دەستمان پێکردەوە دەست پێ بکەینەوە. بەرحاڵ مەجموعەیەک ئەم پێشنهاری هەیە بەڵام ئەم تەنها استراتیژیستی بورژوازی نیە. مەسەڵەن فەرزکەن جاستین ترودۆ کە ئەو سیاسەتمەدارێکی جوانی بورژوازیە نخست وەزیری کانادایە سەرۆکوەزیری کانادایە مەسەڵەن ئەو دەوڵەتی کانادا و بورژوازی کانادا و جاستین ترودۆ ئەوان نەخشەیەکیان هەیە هەر بەرامبەر بەم قەیرانە بۆ ئەوە کە ڕێلێکی ئاسن بکێشن لە کاناداوە هەتا مێکزیک یعنی بە تەواوی ئەمریکا عبور ئەمە سەرما ئینڤستەرینگێکی زۆر گەورەی وانە تەمان بێگومان بەڵام خەڵکێکی زۆریش بە بۆنێ ئەمە کاری دەسەکەوێ
ڕاست بورژوازی جەگەشێتەوە بەشێکیش بلەخە علاجی بێکاری شەکە بەڵام علاجی ناکا بێکاری مەبەستم وە ئەنواعی استراتیژی هەیە لەم خەیرانە کە باسیە کرێ ئەمیش یەکێکە لەوانە کە استراتیژی پێشنهاد دەکا یا مەسەڵەن حتا کلاوس شواب ئەزانێت کە ئێستا ئیتر مەسئلەی شورا کانسیل ئەسمبلی بۆ بە مخصوصەن لە 2011ەوە لە مەسەلەی واڵ ستریت هینەوە چی پێڵێن ئەکوپای واڵ ستریت لەوێەوە بەحسی شورا هاتۆتە بین بەحسی کۆمۆن بەحسی ئیدارەی کۆمۆنی کۆمەلگا هاتۆتە بین دەیتۆ تەماشای ئەم کتێبە بکە عینەن ئەوش بەدیلی بۆژایی خۆی داوە ئەڵێ سیتیزن ئەسمبلیس وەک چۆن لە بەرامبەر کۆمپانیەکانە ئەو ئالتەرناتیوی خۆی داوە یا مەسەناڵێ نیۆلیبرالیزم مردووە ئەگەر نیۆلیبرالیزم مردووە خۆ ئالتەرناتیوێکی ترنی لە سەرمایه‌داریە بێ سەرمایه‌داری دەوڵەتی بێتەوە سەرکار تەبعەنەوە ناڵێ سەرمایه‌داری دەوڵەتی چونکە سەرمایه‌داری دەوڵەتی شەر مردووە بەڵام ئەڵێ دەخالەتی دەوڵەت دەبێت زیاتر بێ قەست بۆیە ئەو کەسێکە کە ساحب نەزەرێکە تەکبیر بۆ نظامەکەی خۆیەکە ئەوێ ریسێتی نظامەکەی خۆی بکە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەو نظامەکەی خۆی ریسێت بکە ئەبێ بیر و خێنە بەسەر ئێمە ئایتر 2008 چۆن هەرچی خەیرانی لە 1925ەوە هەتا ئێستا هەر 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ جارێک قەیرانێک هاتووە بەڵام ئەم قەیرانە یا بۆ بە شەڕ و پشەر جیهانی ئەوەڵ یا بۆ بە ئینقلاب و ئینقلابی ئۆکتۆبر یا بۆ بە شتێکی تر یا ئەوە کە نەبوو بە هیچ کام لەوانە بەڵام بۆتە باسی گەشەی سەرمایه‌داری بۆ چونکە لە قەیرانە خۆ هەموو لە هەر لێرە شەلەم کتێبەشا باسی کردووە ئەڵێ ملیۆنها کۆمپانی لە بینەچن بەڵام ژمارەیەکیان ئەمێننەوە ئەو ژمارەکە ئەمێنەوە بە قەولێنین ماسیە گەورەکان ماسی شکۆلەکان قوتە دەنیتر یعنی سەرمایه‌داری بە قەیران لەبین ناچێ بە ئینقلابی لە بینەچێ بۆیە ئەو لە ئینقلابە ترسێ خۆی بە ئاشکرا و توێتی بۆ ئەوەی کە ئینقلاب نەکرێ ئەم کتێبەی نووسیوە یا ئەم مقابلەکە یا چەندین مقابلەی تری کردووە کە سعاتی سفرش یەکێک لەوانەیە لەبەرەوە منەڵێم ئەم کتێبە بریام من و کەسانی وەکو من و تۆ وەخت و ئێنەرژی ئەوەمان وایە نەختێکمان بکردا وەک چۆ مەسەڵ وەختی خۆی مارکس ئەوەی پرۆدۆنی نەخت کرد ئەو وتی فەلسەفەی فەقر وانە The Philosophy of Poverty ئەمجا مارکس سێ مانگی پێنەچ و کتێبێکی نووسی The Poverty of Philosophy جوابی داوە ڕخنەی لێگە وە ڕخنەکەی بوو بە یەکێک لە باشترین کتێبەکان بە نظر من ئێستا ئەم وتوێتی The Great Reset کەسانی وەکو من و تۆ ئەگەر ئێنەرژی و توانای ئەوەمان ببێت توانای منظورم تەنیا توانای بەدەنی نییە توانای تەحلیلی ئەوەی کە پێڵێن Analytical Ability ئەگەر ئەومان بێت جێ خۆیەتی ئەلعان ئەم کتێبە و لەوانەیە کتێبی تازەتریش یا کتێبیش نەنووسێ ئەو لە پەساشتە نووسێ ئەمانە ڕخنەی لێ بگرین و ئیسباتی بکەین کە بۆچی ئەو ئالتەرناتیڤەی ئێمە کە باس ڕێخستنەوەی سۆسیالیستی کۆمەلگایە ئەو مێتۆدە سەلبیە ئەلعان ڕۆژێتی بیکەی وەکو کۆمەنی پاریس بۆیە من ئەم دوانم بە یەکۆ گرێدا خۆگینا ئەگەر ئیمساڵ 150 من ساڵی کۆمەنی پاریس نەبوایە لەوانە بوو منم بەحسار بکەم بەڵام ئەم گیراییەی نەبوو ئەم جەزابیەتەوە ئەمە تاکشنەی نەبوو منم دوانم بە یەکۆ گرێداوە بۆ ئەوەی ڕۆشنی بکەمەوە کە 150 ساڵ بەر لە ئێستا کرێکارانی پاریزم کاریان کرد ئامادەش نەبوون باوەڕ بکە بڕون بخوێنەوە زۆر کەسەڵێن باشە بۆچی پرۆلەتاریا ئامادەیە ئەڵێم پرۆلەتاریا وجودی هەیە مادام وجودی هەیە ئامادەیەتر مادام وجودی هەیە ئامادەیە ئامادەکەی بەستگی بەوەیە کە ئایا 4 کەس 10 کەس 1000 کەس وەکو کۆمەنارەکانی پاریس ئیرادەکەن بگرن بەدەستەوە ئەگەر گرتیان بەدەستەوە کارەکەکەن ئەگەر توانیان هەر 2 مانگ و دەڕۆژ تولی کێژار لە دوای 2 مانگ دەڕۆژە لە بینەچێ ئەگەر وەگەن خلاوی ئۆکتۆبر دوای ئێستالین هات نێپی کرد بە سۆسیالیستی خۆ معلومە لە ڕێل خارجێکاوێکا بە شتێکی تر ژەمانە نەکرا دێ ئەو وەختە ئەتوانی تۆ لە یەک شوێنەوە دەست پێ بکەیت
ڕێخستنەوەی کۆمەلگاوە من باسی ئێرانم کردووە ئەکرێت لە پاڵ باسی ئێرانە ئەکرێ باسی عێراقیش بکرێت بەڕاستی باسی بە کوردستانیەوە هەرێمیەوە بە بەغدایەوە ئەوانش لە قەیرانێکی وان کە لەوانەیە ڕێخستنەوەی سوسیالیستی کۆمەلگا لەوێش بکرێ بەڵام من فکوسم لەسەر ئێران ئەڵم لە ئێران ئیمکانەکەی هەیە پاسیبلیتیەکەی هەیە تەنیا نسیسیتیەکەی نییە تەنیا زەرورەتەکەی نییە ئیمکانەکەش هەیە لەبەرەوەڵم مادام ئیمکانەکەی لە شوێنێک لەم کوێ ئەرزە هەیە مەسەن لە پاریس من شک نابم ئیمکانی بێ لەگەڵەوە یەلەک زەردەکان پارۆپێرار چەندین چەندێ ساڵ نوێ پاریسیان بەدەستەوە بوو بەڵام من پێمانە ئەوان بتوان وەک کۆمەنارەکان بکەن من مەبەستمەوەی کەسانی وەکو من و تۆ و هاوڕیانێکی وەکو ئێمە ئەبێ لە فکرەوە من چۆن ئەم وەزیەتە بگۆڕن بۆ لە کێو دەست پێ بکەن لە کێو دەست پێ بکرێ ئەم قەڵەشتە بخەیتە کۆمەلگای جەهانی کە سوسیالیزم بێ بە ئالترناتیڤ نەگەوەی کە جەنابی کلاوس شواب پێشنهادی کردو ئەمە ڕخنەگرتنی لە دیدگای مارکس و لە دیدگای کۆمۆنیستی و لە دیدگای چینی کرێکارەوە بۆ ئەم کتێبە بە بڕای من ئەمڕۆ یەکێک لەو کارە باشانەیە کە یارمەتیەدا بۆ ئەوەی کە هەوڵدان من باسی هەوڵدان نەکەم باسی ضرورەتی ڕێخستنەوەی سوسیالیستی ناکەم چون ضرورەتەکەی 100 ساڵە هەیە 150 ساڵ هەیە هەوڵدان یعنی فەوریەتی هەوڵدان ئیمرجنسی هەوڵدان بۆ دەمودەستی هەوڵدان بڵێ لە عینوانەکە ئەوتومان دەمودەستی هەوڵدان یانەوەی کە شتێکی دەمودەستەکە هەر ئێستا بێ بکرێ ئافرین دەمودەستی هەوڵدان بۆ ڕێخستنەوەی سوسیالیستی و کۆمەلگا لە هەرگوەیە کە ئیمکانی هەیە تەبان مەسانستا من و هاوڕێ شەماڵ لە سوێ دەژین شارەزاشین سوێر چۆنە بەڵام باوەڕ ناکەم هیچ کاممان ئیدەمانەوە بێکە لێرە ڕێخستنەوەی سوسیالیستی کۆمەلگا ئیمڕۆ دەمودەست لە بەردەستایە یعنی من لانیکەم پێم وانە لە سوێدا بکرێ بەڵام پێم وایە لە ئێرانە کرێت ڕەبتیشی نییە بەوە کە من خەڵکی ئێرانم ڕەبتی بۆیە کە ئێران زەعیفترین هەڵقەی سەرمایەداری جەهانیە ئەلان ئێران وەکو اقتصادەکەی نەگوەک دەوڵەتەکەی کە پیسترین و کەسیفترین و خوێڕیترین و بێکارەترین دەوڵەتی ئیمڕۆی دنیاە لەوانە یەکێک قسەکە من قبول نەکات دوو دەوڵەتی تری جواب بدۆدێتەوە کەیف خۆیەتی بەڵام مەسەلە دەوڵەتەکە نییە اقتصادی ئێران لە حاڵی ڕووخانایە مادام لە حاڵی ڕووخانایە چینی کرێکار و خەڵک و حتا بەشێک لە غەیری چینی کرێکار کە ئێستا ژیان نەماوەستا لەکوێ ژیان ماوە لە ئێران بە تایبەت و ئەسەمان پێم سەیرە بەڕاستی خەڵکی یعنی خەڵکی خوارەوەی کۆمەلگا لە ئێران مثلا 56 سەدی خەڵک لە ئێرانە چۆن ئەژین چۆن گوزەرانەکەن من بۆم حەل نییە بەڕاستی ئەوەندە سەختە لەوێ دژوارە بەڵام ئەم خەڵکە ئەگەر ئەم کۆمەلگایە بکەوێتە ڕووخانی اقتصادی حەقوایە بیگرن بەدەستەوە ئیتر بیگرن بەدەستەوە چی لێدێ لەباری سیاسیەوە ئەوە من ناتوانم پێشگویی و پێشبینی بکەم بەڵام ئەڵم کە گرتت بەدەستەوە جا ئەم جارە مەسلەی ئەوەیە کە بچیتە پێش مەسلەیەوە کە ڕایگری مەسلەیەوە کە لە دنیا تەسبیتی بکەی هزار مەسلەی تر هەیە یا مەسلەی مەسەن بێکاری من ئەمە ئاخرین جملەمە ئەم هەموو باسی بێکاریە کرێ باسی 150 میلیۆن بێکاری زیاترە کرێ بەڵام ئەمانش تەسویریان لە بێکارەوەیە کە بێکار هیچ چیشی پێ ناکرێ بەحس تەنیاوە نییە کە بێکارە معیشەتی نییە ئەڵەن بێکار هیچی لەدەست نایە یعنی حتا تۆ تەماشای مەسەن ڕێکخراوە اتحادیەکانی ئەوروپا کە سێژێتێ هەموو ئەمانە بێکاریان وەکو ئەندام وەرنەگرتووە بێکار بە بەشێک لە چینی کرێکار نادان وازان و نیوەی بەشەریەت ئەگەر بێکار بوو یا مەسەڵەن انقلابی سەنعەتی چوارەم خەڵکی بێکار کرد ئیتر ئەم بێکارانە وەکو مردووانێکیان پێ ناکرێت نا وانین ئەم بێکارانە ئەبن بە ئاکتۆری شۆڕش و انقلاب و هەڵگەڕانەوەی ئەم نظامە ئەگەر بیانکەی فاتی ئەگەر ڕێکخراوە دەبێت دروستی کەیت و بیانکەی ئەوە بۆ خۆی یەکێکە لە فەراغەکانی کێمەسیۆنال ئەگەر منەرم کومنارەکانی
پاریس زۆر ڕێکخراویان نەبوو بەڵام لیدەرشیپیان بوو جا لیدەرشیپەکە بلانکی بوو یا هەر کەسێ بوو مهم نییە مهمەوەی لە دەورەی بە نظری من لیدەرشیپ مهمە بۆ چینێکرەکار ڕابەری مهمە لە کوردستانە لە عێراقا لە بەغا لە مەدانی تەحریرا لە ئێران لە هەر کوێکە مادام لیدەرشیپ ببێ ڕێکخراش دروستە بێ بە پێچەوانەکەی زۆر من لەگەڵی نیم بەرحال زۆر سپاسی تۆ چەنەڵی هیواتانەکەم هاوڕێ شەماڵ ئەم زۆر زۆر سپاس بە فاتح جان ئێستا لێمە چوینە سەر بەشی دووەمی باسەکەمان کە باسی کۆمۆنەی پاریسە من پێم خۆشە بۆ بەشی دووەم درێژە بەم باسە بدەین لەسەر کۆمۆنەی پاریس تۆ شتت نووسیوە من پێم خۆشە لەو بابەتەوە ینی یادی 150 ساڵی کۆمۆنەی پاریس بەداخەوە لە کەناڵی هیواوە شتێکی وا فۆریمان نەبوو لە هەژدەی مانگا بیکەین بەڵام دیارە ئەم ڕۆژانە ڕۆژانی کۆمۆنەیە هەرحاڵ ئەتوانین ئەو بەرنمەیە هەر لەم هەفتەیە پێشکەش بکەیت ئازیزان و خۆشەویستان من حتمەن بەڵام من ئەلێرە باسی گۆواری هاناکەم کە پێم زۆر باش بیناسێنن بە بینەرانی خۆتان ژمارەیەکی زۆر زۆر دەوڵەمەند و زۆر جوان و ئاتراکتیڤیان بە بۆنەی 150 ساڵی یادی کۆمۆنی پاریسەوە دەرکردو دەستیان خۆش بێ زۆر زۆر عالیە و توێژێکیشان لەگەڵ من کردووە بەڵام زەحمەتێکی زۆریان کێشاوە من تەبەن نردوومە بۆ جەمعێک لە هاوڕێیان لەوانە بۆ خوشتم نردووە داواتان لەکەم لەم تەلەڤیزیۆنتانەوە بڵاوی بکەنەوە بیناسێنن ئەو گۆوارە ئەگەر باسی کۆمەن کەم کراوە ئەوە باسێکی پڕبایەخە باسێکی هێژای بیکەن زۆر سپاس و زەحمەت کێشام حتمما لە هەر وەختێکی ترا کە ئیمکان تازە ئێستا ئیمکانی نییە چونکە من هەر بەشی ئەوە ئەنێرژیم هەیە هاوڕە شەماڵێت وانە بتوانم 2 ساعت ئەنەرژی زۆر لەوە زیاترە بەڵام من ماندوو ناکەم خەی ناکە زانام لەوانەیە مەشغوڵی کاری تربیە دڵنیام کە ئەنەرژی زۆر زۆر لەوە زیاترە زۆر زۆر سپاس ماندوومان کردی ئازیزان و خۆشەویستان هاوڕێیانت ئازیزان و خۆشەویستان بینەرانی کەناڵی هیوا ئێوە بینەری بەرنامەیەک بوون لەگەڵ فاتحی شێخ سەبارەت بە کتێبی COVID-19 The Great Reset یاخود COVID-19 سەر لە نوێ ڕێخستنەوەیەکی مەزن لە دوتێم بەرنامەیە باسەکانمان سەبارەت بە ئەم کتێبە من و هاوڕە فاتح دیالۆگێکمان بوو ومێدەوارم ئەم کتێبە ئەوانش کە زمانی ئینگلیزی ئەزانن دیارە زۆرن ئێستا کەم نین بە تایبەتی نەوەی نوێ و گەنجان لە کوردستان بەشی زۆریان زمانی ئینگلیزی دەزانم کتێبە پەیدا بکەن و بیخوێننەوە نەک بەو ئەتیبارێکە وەکو باسمان کە کتێبێکە زۆر مەسایلی ڕۆشن کردوتەوانە بەڵام لانی کەم سەرەداوێکیانەداتێت لەو سەرەوەی کە دنیا چۆن بەرەوە ئەوە چێ ئاڵوگۆڕی بەسەرابێ وە وەختێک دنیایەک کە سەردەمدارانی سەرکردەکانی ئەڵێن بە کەڵک نەماوە بێ بگۆڕێ ئێمە مانانێک کە هەموو ڕۆژێک چزووی چەسانەوە و ستەمی ئەم سیستەمەمان بە گیانە ئەچێ ئەبێت چۆن چۆنی بیر بکەینەوە دیارە وەختی شۆڕشە دیارە وەختی ئەوەیە دەست بینە دەستی یەک و خەبات بکەین بۆ هەڵگێڕانەوەی ئەم سیستەمە سپاسانەکەم تا ئێستا بینەرمان بوون بینەری کەناڵی هیوا بن کەناڵی هیوا بە دۆستان و ئاشنایانتان بناسێنن و لە هەر شوێیەک هەن ڕۆژێکی خۆشتان هەبێ یاخود شەوێکی خۆشتان هەبێ تا دیدارێکی تر بەیەوەی ئازیزەکەینەوە بە کامەرانیتان ئەسپێر هەر بژین